کاک دکتۆر چارەسەرەکان بۆ نەخۆشی ڕەبۆ چین؟ ئایا نەخۆشی ڕەبۆ نەخۆشیێکی درێژخایەنە و چارەسەری نییە؟ ئەکرێ ئاوا بڵین یان بە پێچەوانەوە مادەم نەخۆشی ڕەبۆ نەخۆشیەکە پێویستی بە چارەسەر هەیە هەتاوە لەو ئەگەر نەخۆشیێکی درێژخایەنیش بێت. بەڵێ بەخۆی وەکو لە بیدایە باسم کرد نەخۆشی ڕەبوو دوسێ جۆرمان هەیە. ئەوەی کە لە کاتی ئیشکردنە ئەگەر واز لە ئیشەکەی بینی هیچ مشکلێکی ناوی ینی ئەو با بڵێن ئەو ژینگەی کە تێیدایە توژبی مەسەن بۆ نمونە نانەوایە ئەگەر واز لە ئیشەکەی بینی یا مەسەن لە جەیەک ئیش دەکا دووکەڵی زۆرە ئەگە واز لە ئیشەکەی بینی سەتانەوەتیان چاکە بنەوە پێویستی بە چارەسەر نییە. ئەگەر ئەو جۆرەی بیکە لەگەڵ وەرزش ئەوە دەکا بەس لە کاتی وەرزش پێویستی بەوە چارەسەر وەربگری. ئەگەر ئەو نەخۆشە با بڵێن ناو بەناو توش دەبی ئەوەش عینی کە وەختێک توش دەبی چارەسەر وەردەگرێ و هەفتەك دە ڕۆژە و چاکە بێت و پاشەوەی پێویستی بە چارەسەر نییە. ئەوی کە پێویستی بە چارەسەرە ئەوەیە کە دەبتە درێژخایەن یا زوو توش دەبی ئەوانە پێویستیان بە چارەسەری درێژخایەنە چارەسەری بنبڕی نییە نەخێر وەکو نەخۆشی زەخت و شەکرە و دڵ دەبی نەخۆشەکە دەرمان وەرگێ کۆنتترۆلی نەخۆشەکەی بکە. ئەگەر دەرمان ینی چارەسەر وەرنەگرێ و کۆنتترۆلی نەخۆشەکەی نەکە بەتەکیت دەرهاویشتەی خراپی دەبی.